تووڕەبوونی پێرێز لە ناوکارگێڕی ڕیال مەدرید بە پڕیشکی ئاگرناو براوە و نزیکە چابی ئەلۆنسۆی ڕاهەنەری ئیسپانی بسووتێنێت. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا گرژیەکان لە ناویانەی ڕیال مەدرید و ڕویان لە زیادبوون کردووە دوای کۆمەڵێک ڕوودا و کە گومانیان لە تواناکانی چابی ئەلۆنسۆی ڕاهەنەری یانەکە دروست کردووە. فلۆرنتینۆ پێرێزی سەرۆکی ڕیال مەدرید چیتر باوەڕی بە توانای چابی ئەلۆنسۆی ڕاهەنەر نییە بۆ کۆنتڕۆڵکردنی ژووری جلگۆڕین و بەڕێوەبردنی تیپێکی پڕ لە ئەستێرە. هەڵسوکەوتی یاریزانەکان لە کلاسیکۆ بەرامبەر بەرشەلۆنە و دۆڕانی ڕیال مەدرید بەرامبەر لیڤەرپوڵ پێرێزی گەیاندۆتە ئەو بڕوایی کە پرۆژەی ئەلۆنسۆ تا ئەم کاتە بە ئاراستەیەکی دروستدا ناڕوات. ڕەگۆڕی شەی قەیرانەکان دەگەڕێتەوە بۆ دوای ئەو شکستە پڕ ئازارەی مێرەنگێ لە بەرامبەر ئەتلەتیکۆ مەدرید لە یاریگای میترۆپۆلیتانۆ تووشی بوو. دواتر پێرێز بڕیاریدا یاریەکانی کلاسیکۆ و یاریەکەی لیڤەرپوڵ بخاتە ژێر چاودێریەوە بۆ هەڵسەنگاندنی کاری ڕاهەنەرە نوێیەکەی. سەرەڕای برنەوەی ڕیال مەدرید لە کلاسیکۆ بەڵام کاردانەوەی یاریزانەکان بەتایبەت ڤینیسیۆس جۆنیۆر پێرێزی نیگەران کردووە. دوای دۆڕانەکەشیان بەرامبەر لیڤەرپوڵ پێرێز وتوویەتی ئەلۆنسۆ هەرگیز بژاردە یەکەمی من نەبووە. تەنیا ئەوە نییە، سەرۆکەکەی ڕیال مەدرید نیگەرانی خۆشی لە توانای تاکتیکی یانەکە دووپات کردوتەوە. پێی وایە پلانەکانی ئەلۆنسۆ تۆپی پێی مۆدرن نییە و یانەکە ئێستاش درێژە پێدەری سەردەمی ئەنچیلۆتیە و بە توانای تاکەکەسی یاریزانیاریەکان دەباتەوە، نەک ئەوەی گۆڕانکاری ڕیشەی بکات. بەرپرسانی یانەکەش گەیشتونەتە ئەو بڕوایی مانەوەی ڕاهەنەرە ئیسپانیەکە تەنیا لەسەر کات وەستاوە. پێرێز چاوەڕێی ئەوە دەکات یۆرگن کلۆپ گڵۆپی سەوز هەڵبکات و شۆڕشێکی نوێ لە نێو ڕیال مەدرید لەژێر سەرپەرشتی ڕاهەنەرە ئەڵمانیەکە بەرپا بکەن.